ڕەنگی تابلۆکانی لە زۆرزانەکانی ماردینەوە سەری کێشاوە و لە نێو خەیاڵدانی ئەم شێوەکارەی کووردا دەبنە ئەو تابلۆی شەڕی ڕەنگەکانی تیادا بەرجەسە ئەبێت. ستران و لاوکە کوردیەکانیش لە هێزی دەسوفڵچەی ئەم شێوەکاری ڕۆژئاوادایە. لە ستۆدیۆکەیدا گوێبیستی سۆزی چریکەی عیزەدینۆی سترانبێژە. مديت أو درفتك جو أزجار الدنيا فكر مزدينو وأز في بيشنجه دياري بكن بيشنجه كتايبة تجبر جو مسترانا كردي أف داستانا بزما دناف سترانا كردي تاتي جو بحثا أفينداري دك شر بحثا قهرمانيا كردا دك تيك چونا كردا دك دوان داستانا تاتي مخص جو زوان داستانا بكن تابلو بەلای ئەم شێوەکارەوە ستران و حەیران و لاوکەکانی هونەرمەندانی کورد پڕن لە جوانی و پیاهەڵدان دەشێ ببنە هەوێنی کاری ناوازە و هەر لەو گۆشەیەشدا نەسوڕێنەوە بەو هیوایی لە پێشانگاکانیدا بتوانێت ئێوارەیەکی پڕ لە ڕامان بداتە بینەرەکانی. بێتر هونەرمەندی کوردان ناز بکەن وەز باوەڕ دەکەم وەختێ ناز بکەن ئیجا کولتورێک زەنگین ناز بکەن ئەو حەیران و سترانی کوردی تكاربي يكي وك حسن زيرك يكي وك عز الدين محمد عارف جزراوي وقال لك هنرمندي دم راستي او انا دكارن ببن بربرسي جوانيا كردا بربرسي جبرغو او جوانيا هاني بشارتي راستي ان با قال لك نابين فان دنگ بيجا فان هنرمندا دكاري خود د سترانا خود او ستران تايبتيجي ستران چي تشتكي ابستراكت تنابينه لبلي او دنگ بيجانا بوصف كو كاري بون وقتي كو بسني جنكي دن بسني خاق دن او تشتانا قال لك يكو دور دو هفدوتين تشتكي ديمنكي برجاوي تدرست هەر کەسێک لەم پێشانگایە ئەم تابلۆیە ببینێت ئەوە عیزەدینۆیە سترانبێژەکەی قۆسەرا ماردین لە دووری هەزاران کیلۆمەترەوە لەسەر شاباڵی گۆرانیەکانی لێرەیە. تێڕامان لەم تابلۆیانە بەر ئاوازی سازەکەی دەستی و سەنای گۆرانیەکانی کەوتون کە وەک گوڵ و گوڵزاری کوێستانەکان تژیە لە ڕنگ. گەلێ ئەز باوەڕ دەکەم وەک دیار دەبێ خەلکێ بیانی هەنێ پرس دکن دەبێژن ئەوانە چنێ ئەم حەز دکن ناز بکەن چل پاشبان چیرۆکایە و مەبەستامە ئامانجامە ئەو بوو گۆ ئەو پرسا چێ ببێ ناز بکەن چل پاش ئەو کەڤاڵ و هونەرا گۆم چێ کریە چل پاشوێ هەیە چیرۆکێن هەنێ و جوانار گەلکی بالکێش ڕاستی هەنەکە جوانە حەز کرد گۆ ناز بکەن عەزەدین و کی کا چاوە ناز بکەن لەسەر یوتوبێ ئەv ژمر بالکێش بوو. لە تاراوگا دنیا بینینی مرۆڤەکان جیاوازە. ئەم شێوەکارە کوردەش هەموو دەم ئەوەی لە خەیاڵە چۆن لەسەر کللتوری دەوڵەمەندی ئەم ئەمریکایە کوردیش ئامادەیی هەبێت. ڕەنگە هونەر باڵێزێکی خێراتر بێ بۆ ناساندنی میلەتێکی بێوڵات. ڕاستی هونەر دکارە ڕۆلە گەلێکی گرنگتر بلیزە گۆ ئاسانی خەلکێ بیانی تێبگێژن کەسێ گۆ ji کورداژی حەز ناکەن نێزیک دەبن لە خوازە ناز بکەن ئەف دیرۆکاوی کورد ئەف ملەتیانی چییە کولتوراوان چی چانداوان چییە ji ber lo edbêjim huner deriyekî gelkî baş e got deryawêrê kare bibe balyozxane wekte te binav kir ji bo milletekî nenazkirî milletekî wendayî bû milletekî her dîrokawî bi cinosayîd û kuştin û tiştên xerab û Saddam Hüseyin û ew dagirkeriya hatî girêdan milletekî got bi rastî kulturek gelekî hêja çandek pir zengîn cem heye huner dikare wî tişta derxîn ew ciwaniya Kurda bi awayekî baş û hêja derxîne û ev çend sal ez bi vî awî kar dikim ez dixwazim got ciwaniya Kurda bi Emerîkaya bidin naskirin. زۆرن ئەوانەی لە بەردەم ئەفسوونی ڕەنگەکانی ئەم تابلۆیانە و ئەو هەموو چیرۆکانە ڕادەمێنن. خاوەنی هۆڵەکەش لە دیالۆگدایە لەگەڵ ئەو دنیابینینەی لوقمان ئەحمەدی هونەرمەند. ئەوەی نوێیە دەربارەی ئەم پێشانگایەی لوقمان ئەحمەد لە چاو پێشانگاکانی تری ئەوەیە کە تابلۆکانی فرەڕەهەندن تۆ تەنها دیمەنێک نابینی هەروەها شتی نوێشی بەکارهێناوە وەکو خۆڵ و هەروەها هەندێک پێکاتەی نوێ وەکو کاغەزی ئاڵتونی کە تابلۆکانی بردووەتە ئاستێکی باڵاترەوە. چریکەکانی عیزەدینۆی سترانبێژ وەک پاساریەکی سنوور بڕە
لە خەیاڵ و دەست و فڵسەی ئەم شێوە کارەدا بووە و ڕنگ و دەنجی ئاوێزانی یەکتر کردووە. ئاخر کاتێک گلااو و سترانەکان پڕ بن لە ناساندن و ڕامان، ئیدی چۆن ناگەڕێینەوە بۆ کەژەکانی ماردین و نیشتیمان. یەحیا بەرزنجی دەنجی ئەمریکا، شاری مەناسس لە ڤێرجینیا.